نوشتە و جادوو ئەو دیاردەیەی بنبڕ ناکرێت. ئەمڕۆ وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی ڕێنمایی تایبەت بە بەرەنگاربوونەوەی سەحر و جادوو بڵاو کردەوە. بە پێی نووسراوێکی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە 27/11/2023 ئاڕاستەی وەزارەتی دادکراوە بۆ بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقاعەی کوردستان تایبەت بە بەرەنگاربوونەوەی سەحر و جادوو داوای بەرەنگاربوونەوەی ئەو دیاردەیە دەکات. ئەم هەنگاوەی وەزارەتی ئەوقاف لە کاتێکدایە کە دوێنێ بەڕێوەبەری ناحیەی بەحرکە ڕایگەیاند کەسێکیان دەستگیر کردووە کە لەسەر داوای جادوگەرێک سەگێکی سەر بڕێوە و پارچە پارچەی کردووە بۆ ئەوەی منداڵی ببێت. تۆڵە مەهدی بەڕێوەبەری ناحیەی بەحرکە ڕایگەیاند ماڵێک لە بەحرکە ئاسایشی ئاگادار کردوتەوە لەوەی دراوسەیەکی سووریان هەیە و سەری سەگێکی سەربڕاویان لای ئەو ماڵە بینیوە و ڕاستەوخۆ ئاسایش گەشتونەتە سەر ئەو ماڵە سووریە و تۆمەتباریان دەستگیر کردووە. بەڕێوەبەری ناحیەی بەحرکە گوتیشی تۆمەتبار لەژێر لێکۆڵینەوەدایە و بە گوتەی تۆمەتبارەکە فاڵچیەک پێی گوتووە و کارە ئەنجام بدات بە مەبەستی سەحرکردن، بەڵام تاوەکو ئێستا بابەتەکە ڕوون نییە و لێکۆڵینەوەکان لەم بارەوە بەردەوامن. شایانی بیرهێنانەوەی وەزارەتی ئەوقاف هەرێمی کوردستان لە پێشوودا هەوڵی داوە و دیاردەیە بنبڕ بکات و لە 11/7/2021دا نەبەز ئیسماعیل وتەبێژی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی ئەو کاتە بە میدیاکانی ڕاگەیاند. ماوەیەکە درێک بەوە دەکەین کە دیاردەی نوشتە و جادووکردن و دەرکردنی جن لە لەش بووە تا دیاردەیەکی مەترسیدار و زیاتر لە جاران تەشەنەی سندووە. بۆیە داوامان لە وەزارەتی ناوخۆ کردووە هەڵمەتێکی چڕدەست پێ بکەن بۆ بستەزاگەیاندنی ئەو کەسانی بە ناوەوە کاری نابەجێ دەکەن و پارێکی زۆر لە خەڵک وەردەگرن و بوونەتە هۆکاری کێشەی کۆمەڵایەتی بۆ چەندین خێزان.